بەناوی خوای گەورە و میرەبان خۆشەویستان و ئازیزان لە هەر جێگایەکان سڵاوتان لێبێت من ئیبراهیم زیادم پێخۆشحاڵم جارێکی دیکەش با خزمەتی ئێوەی عزیز و خۆشەویست شاد دەبمەوە ئەمڕۆ لەسەر گرنگی زمانی کوردی قسە لەگەڵ بەشێ لە خوێندکارانی و بەشێک لە مامۆستایانی کۆلێژی پەروەردەی بنەڕەت دەکەم کە یەکێکە لە کۆلێژەکانی شاری هەولێر لەسەر گرنگی زمانی کوردی هەموو نەتەوەیەک گرنگی بە زمانی دەدا بۆ ئەوەی بیپارێزی زمان نازنامەیە شوناسە هێمایە بۆیە هەر نەتەوەیە کە بیوێ بە زیندوی بمێنێتەوە دەبێ پارێزگاری لە زمانەکەی بکە بەڵام بەداخەوە ئەمڕۆ دەبینین گرنگیدان بە زمانی کوردی کەمتر بووە لاواز بووە دەبینین بەشێک لەو مۆڵەکان کە ناونیشانەکانیان بە زمانی ئینگلیزیە بەشێک لە شانازیکردنی خەڵک ئەوەیە کە منداڵەکانیان دەنێرن بۆ ئەو ناوەندانەی کە بە ئینگلیزی دەخوێنن یان بۆ زانکۆیانەی کە بە ئینگلیزی دەخوێنن من ئەمڕۆ لەسەر گرنگی زمانی کوردی قسە لەگەڵ بەشێ لە بەشداربوانی ئەم زانکۆیە دەکەم قسە لەگەڵ بەشێ لە مامۆستایان و قوتابیان دەکەم ئێوە بیسەر و بینەرمان بن. ئەمڕۆ باسی زمانی دایک دەکەین. زمانی دایک بە واتای چی دێت؟ سەرەتا بەناوی خی گەورە مێرەبان زمانی دایک ئەو زمانەیە کە هەموو مرۆڤێک پاش ئەوەی کە لە دایک دەبێتن فێری ئەو زمانە ئەبێتن و هەروەها دەبێتە مای شانازی و دەبێتە مای قسە پێکردن و گەیاندنی پەیام و دیدی خۆی بەرامبەرەکەی خۆی. چۆن بتوانین زمانی خۆمان بە تایبەتی زمانی کوردی بەهێزتر بکەین بیپارێزین لەوەی لە ناو نەچێت بەشێک لەو زمانانەی کە هەبوون لە ڕابردوو لە ناو چوون چۆن وا بکەین وەکو گەلی کورد زمانی خۆمان بپارێزین لە ڕاستیداوە هەمووی دەمێنێتەوە لەسەر مامۆستایان و هەروەها خانەوادە بە تایبەتی لە ناو خانەوادەدا ئێستا دەبینین زمانی کوردی هێدی بەرەو لە ناوچوون دەچی بەهۆی تێکەڵبوونی لەگەر زمانی ئینگلیزی و زیاتر احتیمامدانمان بە زمانە بێگانەکان بۆیە من بە پەسەندی دەزانم بە تایبەت دایکان کە لە ماڵەوە لەگەر منداڵەکانی خۆیان زیاتر احتیمام بە زمانی دایک بدەن ئەگەر لە دەرەوەی وڵاتی کوردستانیش بن بۆیە مانەوەی زمان بەوە دەمینێتەوە کە گرنگی پێ بدرێتن و قسەی پێ بکرێت و ئاخافتنی پێ بکرێتن و هەروەها لێ نەگەڕێن کە وشەکانی ترکە وشە غەیرە کوردیەکانە یان بڵێن جگە لە کوردی داخلی سەر ئەو زمانە بکرێتن لەبەر لە ناوچوونی زمانەکەمان بۆیە گرنگیدانی سەرەتا خێزان دواتر مامۆستایان لە قوتابخانەکان لە جگە لەوەش ڕاگەیاندنەکان بەڕاستی پێویستە کاتن کەەوە هۆشیارێکی زۆر زیاتر بڵاو بکەنەوە لە بۆ بە تایبەتی قەومیە کوردی گەلی کورد هەتاوەکو بتواندرێت زیاتر پابند بین بە زمانەکەی خۆمان. دکتۆر جان زۆر زاران دایک لە ڕابردوودا لایلایی لە بۆ منداڵەکەی دەکردووە ئەو گلەیانێکی خۆی هەیبوو بە ئاواز دەبۆ مندارەکەی باز دەکرد بەڵام حەز ناکەی کە گۆڕانکاری بەسەردا هاتوو دایکەکە گەر بێزار بێ دەیکاتە سەر کەناڵێک بۆ ئەوی منداڵەکەی فێری زمانێکی بیانی بیتن ئەو هەر زمانی دووەم بیتن ئەم وشانە کە ڕۆژانە دەستە ناو گوێچکەی ئەو منداڵ و دەستە ناو زهنی ئەو منداڵە پێدوانی وا دەکا کاڵ ببتەوە زمانەکە لەلای لە ڕاستیدا یەکێک لەو زوڵمانەی کە لە منداڵ دەکرێتن ئەوەیە کە احتیمامی پێنادرێتن لە بواری زماندا و دایکەکە پێشتری بەرەی ئەو لایلایی کە دایکەکە دەتگوت مۆسیقایەکە و ژەنینێکە کە هەتا مردنیش ئێمە لە بیرمان ناچێتەوە ئەو سۆز و خۆشەویستی و محەبەتێکەوە لە زمانی دایکەوە ئێمە لە بۆمان دێتن بڕوا بکە زۆر جیایە لەگەڵەوەی کە لە مۆبایلەکە یان لە تابلێتەکە یان لە تەلەڤیزیۆنە بە گوێچکەی منداڵەکەی دەگەێنیتن چونکە خۆشەویستی و محەبەت و سۆزی دایک زۆر جیاوازە لەگەر ئەو ئالەتە ئەلکترۆنیانێکەوە دەدرێتە منداڵ بۆیە بە گرنگی دەزانم و ڕێی منیش وایە کەوە لە ناوچوونی زمان هۆکارێکە لە ناوچوونی زمان یەکەم هۆکاری ئەوەیە کەوە ئێمە زیاتر احتیمام بە برین بابەتە مۆبایل و تەلەڤیزیۆن و خافڵاندنی منداڵەکانمان لەگەر ئەو بابەتە ئەلکترۆنیانەیە من لێرەوە ڕووی خۆم دەکەمە دایکان باوکان برایان خوشکان یان چالاکوانان یان ئەو کەسانێکەوە لە بواری زماندا کار دەکەن بەڕاستی پێویست بەوە دەکاتن زیاتر کەسەکانمان دوور بخینەوە بیخان خینەوە سەر ڕێزکە ڕاستەکەمان کە دەبینین پێشتر باوکانمان باپیرانمان لەگەڵمان دادەنیشتن هەموو حقایەتیان لە بۆ دەگوتین قسەی خۆشیان لە بۆ دەکردین نوکتیان لە بۆ دەگوتین مەتەڵیان پێ دەگوتین ئەو مەتەڵ و ئەو قسە خۆش و ئەو قسە نەستەقیانەی بابوو باپیرانمان سەراحەتەن وای لێ کردبوو کە زمانەکەمان زیاتر
زیاتر پاڵاوتر بیتن زمانەکەمان زیاتر خۆشەویستتر بیتن و شیرینتر بیتن لە لامان بۆیە گەڕانەوەمان بۆ سەردەمی باو باپیرانمان من لە ئێستادا بۆ پتەوکردنی زمانمان گەڕانەمان بۆ باپیرانمان بەڕاستی بەپەسەند دەزانم و بە شتێکی گرنگی دەزانم کە ئێمە چاویان لێ بکەین لەو خوڕەوشتە جوانەی لەو حەقایەتانەی لەو سۆز و میهرەبانەی لەو خۆشەویستەیە کە باوک باپیر دایک داپیرە لە بۆ منداڵەکان و لە بۆ نەوەکانی خۆی دەگوت بەڵام ئێستا کە بەداخەوە هەمومان لێ بێبەشی کە تەماشا دەکەینێ ئەو قسە خۆشانەی دایە و داپیرە و باپیرەمان هەمومان لێ بێبەشین لەبەر لەبەرەوەی سەرقاڵیان کردوینە بە کۆمەڵێک شتی لاوەچی بە کۆمەڵێک بابەتی کە لە زماندا لە خۆشەویستیدا لە سۆزدا دوورمان دەخاتەوە. بەزانمەکو قوتابیەک لە قسەکردندا چەندێ گوشەی کوردی بەکاردێنێ. بەناوی خۆی بەخشندەی میهرەبان سەرەتا بەخێر هاتنی کەناڵەکەتان دەکەم بۆ کۆلێژی پەروەردەی بنەڕەتی و بەرز ڕاگررتنی ئەو یادا زمانی دایەک کە لەلایەن ڕێکخراوی نەتەوە یەکگرتووەکانەوە بە فەرمی دانی پێدانراوە زمانی کوردی وەکو یەک لە زمانە هەرە دەوڵەمەند و بەرکارەکانی ئێستادا بەرەو کاڵبوونەوەیەک چووە تا ڕادەیەکەویش بەهۆی ئەوەی کە زۆربەی جاران دەستەواژە و شەی بێگانە بەکارداهێنرێ بۆ خۆ ڕۆشنبیرکردن بۆ ئەوەی کە چۆن دەڵێ سایەتێکی ڕیایی ڕۆشنبیری تێدا بنوێندرێتن یان زاری وایە بۆریان بە زۆرێک لە نمایش تێداگەی بەڵێ بە زۆرێک لە نمایشی تێدەگەم لەبەرەوەی ئێمە هەمومان زمانی کوردی شوناس و ناسنامەماناوە بەو زمانە دەناسرینەوە لەسەر و زمانە چەندەها شەهیدمانداوە چەندەها قوربانی کە هەمدا گیرکەران لە ئێستا و لە ڕابردوودا هەوڵی پاکتاوکردنی ئەو زمانەیان داوە زمانی کوردی کە لە ئێستادا لەلایەن زۆربەی هەرە زۆری دایک و باوکانیش کاتێک کە منداڵەکانیان پەروەردە دەکەن وای لێ دەکەن کە زیاتر گرنگی بە زمانی بێگانە بدەن زمانی بێگانە بوو خۆ پێگەیاندن یان بوو خۆ دەوڵەمەندکردنی زانستی لایەنێکی باشە بەلایەنێکی باشی دەزانم بەڵام ئەو خۆ دەوڵەمەندکردن و پێگەیاندنە نەبێتە هۆی ئەوەی کە فۆکسی لەسەر زمانی دایک نەمێنێ لەوانەیە ئێستا تاچی وا هەیە شانازی بەخۆی دەکە دەری ئەمن کوردی هەر لەبیر چویتەوە لەبەر زمانی دیکە هەر کەسێک چەند زمان بزانێ ئەوەندە کەسەیە بەڵام زمانی دایک پێویستە گرنگێکی تەواوی پێ بدرێتن لەبەرەوەی ئێمە هەرچەند زمان بزانین هەرچەند زیرەک بین هەر چۆنەک بین زمانی کوردی زمانی خۆمانە پێویستە گرنگێکی زیاتری پێ بدەین لە هەموو بوارێکی ژیاندا بەخوای بەخۆ ئەمە بەشین کوردیە دەبێت ڕادێکی زۆر گرنگی بە زمانی کوردی دەین هەو ڕۆژکە ڕۆژی زمانی دایکە ئێمەش پێین خۆشۆک و هەموو وڵاتانی جیان ڕۆژێکمان هەبێت تایبەت بە زمانی خۆمان لۆ ناسانەوەی گەلەکەمان و زمانەکەمان گرنگی زمان بۆ نەتەوە چییە؟ گرنگی زمان هەر نەتەوەیەک و بە زمانی خۆی بە کولتور زمانی خۆی ئەناسرێتەوە ئێمە شوەکو نەتەوەی کورد بە جلوبەرگ و زمانی شیرینی کوردی خۆمان دەناسرێنەوە زۆر باشە چ شتێک وە دەکاتن کە زمانی کوردی لەناو بچێ یان کاڵبوونەوەی پێوە دیار بێت واللهی زۆر هەوڵدرا زمانی کوردی لەناو بچێ خاصەتەن ئاانە ئەومەت کە بە ئەهلی و ئەوشتانە خوێندنی ئینگلیزی و خوێندنی عەرەبی ئەوانە زۆر هەوڵدەیان کارەکان ئێستا گە بچ کارێکی بکەی ئەرێ هەتا زمانی عەرەبی ئینگلیزیت نەبی نابی حیف کە لە وڵاتی ئێستا پێی خۆشە یعنی لە ئیشەکەویتن بری هەتا زمانی کوردی بەڕەوانی نەزانی وەرناگیرێ زۆر باشتر بوو لەوەی گەبرێ ئینگلیزی و عەرەبی بابزانم لە قسەکانت چەندێک زمانی کوردی بەکاردێنی وڵی سەبارەت بە خۆم سپاس بەخوا ینی هەتا پێم بکرێ تاوا بە کوردێکی پەتی قسە دەکەین بەس بە حکمی ئەوەی لە قسم عربین جارجارات تێکەڵی دەکەین زۆر باشە چەندێک خوێندنت کە گرنگی بە عربی دەدەیان لە بەشی عربی وای کردووە کاریگەری لەسەر زمانەکەت هەبیتن تا ڕادەیەکی زۆر نا بەس چۆن بڵێم چۆن زمانی عربیم زۆر باش نییە کەمتر ئەوە تووشی من بۆتەوە کە بتوانم واز لە کوردیەکە بێن و زیاتر عربیەکە بەکاربێنە گرنگی زمان لە چیدایە؟ گرنگی زمان خۆی پێناسەی هەموو نەتەوەیەکە بە شێوەیەکی عام هەمومان
ئانی هەر کەسە لە هەر گەلێک بێ هەر نەتەوەیەک بێ لەسرت پێویستە تۆ پارێزگاری لەو زمانە بکە ئێمە وەک بیرمان بێ لە ساڵانی ڕابردوو لە سەدەهای پێشوی پێشتریش هەموو قوربانی داوە خەباتی کردەوە بۆ پاراستنی ئەو زمانە هەتا ئێستاش و ئیشەڵە لە نەوەکانی داهاتوش هەر بە هەمان شێوە بەردەوام دەین پارێزگاریکردن لەو زمانە بەشێک لە خەڵکی کە فێری زمانی دووەم بۆ شانازی پێوە دەکا زۆر جار لە قسەکانیشی وەکو نمایشێک پێ دوانە ئەو زمانە بەکاردێنێت بەڵێ زۆری شەنە کە بڵێم کەم بەڕادێکی زۆر ئێستا بە بەرچاوی مەدەیبینین زۆرمان هەیە بە تایبەت ئەوانەی لە ئینگلیزین هەر لە کولێ خۆمان بەتەنیش دادێن کوردی قسە ناکەن ئینگلیزی بەرامبەر فەیس فەیس ڕێک بەس ئێمە سپاس بەخۆڵای بەشی عەرەبی هەمووی بە کوردی قسەی دەکات سپاس بخوا گرینگە تۆ زمانێکی دیکە بزانی بەڵام لەسەر حیسابی زمانی دایک نەبێ بۆ نمونە تۆ کە فێری زمانی عەرەبی دەبی کە فێری زمانی ئینگلیزی دەبی کوردیەکە لەبیر نەستەوە بالضبط وەڵاهی هەمانە ناڵێم بە هیچ نەوعێک ئێستا کوردیەکەی بەکار نایانێ وەک بڵێ ئەمە پۆزێکە بۆی زمانی خۆی لەبیر دەکا بە ئینگلیزی قسەی دەکا ئەو چ سوود تۆ زمانی دایکت لێ تەنیشتە زمانی دایک لەگەڵتە لە ناختایە چ پێویست دەکات تۆ بە زمانی ئینگلیزی على ئەساس من فول ئینگلیزیم فول ئینگلیزی بۆ کاتێک بەکاربێنە تۆ لە قوتابخانەیەک دەرس دەڵێیتەوە ئیشی وەرگێڕان دەکەی لە کۆمپانیایەکی لە هەر شوێنێکی بەس نەگەوەی کە تۆ بە تەواوی زمانی دایکت لەبیر بکەی بۆ نمونە ئەو کەسانەی کە زیاتر گرنگی بە زمانی کوردی دەدەن چەندە گرینگە لە ڕاگەیاندنەکان لە سوسیال میدیا لەو جیانش گرنگی زیاتر بە زمانی کوردی بدرێت بە حکمی ئەوەی کە ڕاگەیاندن شتێکی عالەمیە تۆ دەبێت بە هەموو توانێت تۆ پارێزگای لە زمانە کوردیەکە بکەیت گومانی تێدانە زمانی دایک یەکێکە لە شوناسەکان بۆ پارێزگاریکردن لەو شوناسەوە بەرەو پێشبردننی دەبێت ئێمە لە هەموو سێکتەرەکان هەوڵ بدەین تاکەکانمان بەرەو پێش ببین چونکە هەر تاکێک لە ئێمەدا لە ڕێگەی سێکتەرەکەی خۆی کە کاری لێ دەکا کە ئیشی لەسەر دەکا دەتوانێت گرنگی ئەو زمانەی بە هەموو جیهان بگەینێتن بۆیە هەر پەروەەردە دەبی پرۆگرام و منهەجەکانی لەسەر شێوازەکی وادابنێ کە تاکەکان لە پەروەەردە دەردەچن هەریەکە و کە لە سێکتەرەکانی ژیان کار دەکەن هەریەکە و بە پێی توانای خۆیدا پەرە بە تواناکانی خۆی بدا بۆ نمونە دەبێت لە بواری وەرزش لە بواری هونەر تەبیعی هونەر لە هەموو بوارەکان گرنگترە لەبەر ئەوەی لە ڕێگای هونەر دەتوانیت و هەموو کێشە و گیر و گرفتەکانی خۆت وە زمانی خۆت بە هەموو جیهان بگەینی لە ڕێگای هونەر دەتوانی گەلێکی ستەم دیدەی وەکو ئێمە زیاتر بە جیهان بناسیێنی دەتوانی لە ڕێگای هونەردا هەموو کێشە و گیر و گرفتەکانی کە لە کۆمەلگادا بوونیان هێ چارەسەریان بکەیجا کێشە گیر و گرفتی خێزان بیان ناو قوتابخانە بیان ناو زانکۆیەکان بیان با بڵین کۆمەلگا بیتن بۆیە ئەوەی کراوە دەبی زیاتر پەرەی پێ بدرێەوە پارێزگاری لەو شوناسی زمان بکرێتن و لە لای تاکەکان خۆشەویستتر بکرێتن هەستی نوشتی ببوورە چۆن لە لای تاک زمانی دای خۆشەویست دەکرێت لە لای تاک دەبێت لە سەرتاوە لە خێزانەوە دواتر کە داخلی قوتابخانە دەبیتن بۆ نمونە لە خێزانەوە گرنگی بەو زمانە بدرێت گرنگی بە دانیشتەکان بدرێت بە گفتوگۆ بدرێتن و لە دانیشتەکانی خێزانەکاندا وشەکان کە ئەکادیمی بن کارامەی تێدابیتن لێ هاتووی تێدابی بۆ ئەوی ئەو منداڵانە حەز بکەن کە شوناسی خۆیان لا خۆشەویست بیتن هەموو ئەوانەی پەیوەندن بە زمانی دایکەوە لە لایوان خۆشەویست بیتن و لە ڕێگای ئێستا خاڵێکی گرنگیش لێرە هاتەکایەوە کەواتە لێرەشدا دەبی ئێمە ئێش لەسەر کەناڵەکانی ڕاگەاندم بکەین لە ڕێگای کەناڵەکانی ڕاگەیەنەوە بەرنمەکانمان وا تۆکمە بن لەوێن دەرگرنگی بە زمانی دایک بدرێت لەوێن دەرگرنگی بەو بەرنامانە بدرێت جا بەرنامەی هونەری بی وەرزشی بیان ئەو بەرنامانەی کە پێویستن لە خێزان لە منداڵ لە خێزانەوە زووەری بگریتن و بەش تەواوکەری چۆن پەروەەردە بگەوێت تاکەکان پێ بگەینی ئێمە ئێستا دەتوانین لە ڕێگای ڕاگەیاندەکاندا تاکەکانمان زیاتر بەرەوە پێش ببین چەندە ناوەندەکانی فێرکردن و خوێندنگاکان و بەشێک لە پەیمانگە و زانکۆکان کە دەکرێنەوە بە زمانی دووەم کاریگەری هەیە لەسەر ئەو زمانە وا دەکات لە داهاتوودا زمانەکە کاڵبوونەوەی بەخۆ دیاربیان کەمتر خەڵک بەکاری بێنێت بۆ نمونە ئێستا خەڵکمانەیە شانازی بۆی دەکە کە منداڵەکەی چارسارانە فێری زمانێکی بیانی بووە بەڵام بۆچی گرنگی بە زمانی کوردی کەمتر دەدرێت لە ڕاستیدا ڕەنگە لێکدانەوەیکی هەڵە بۆ بابەتەکرابی لەبەر ئەوەی بەهۆی ئەوەی حکمی جیهانگەری و کرانەوەی بە هەرێمەکەی ئێمەش بە ڕووی جیهاندا زەرورەتی زمانی عەربی و ئینگلیزی لە زۆر زیادی کردووە ئەوە ناتوانین نیکۆڵیلەوەی بکەین کە گرنگی بەو زمانە نەدرێتن بەڵام ئەگەر گریمان بەو زمانانەدا مانای ئەوە نییە کە زمانی دایکمان ئێمال کردووە زمانی دایک پێشێل کراوە نەخێر بە حەکسەوە زمانی دایک دەبی خێزان و خێزانیش هاوکاری ناوەندەکانی خوێندن بیت زانکۆ بیتن یاخۆت
با بڵێن قوتابخانەکان بیتن دەبی خێزانەکانیش هاوکاری ئێمە بن پاڵپشتی ئێمە ببن و گرنگجی بە ڕۆڵەکانی خۆیان بدەن هاوسەنجی گومانی تێدا نییە هەموو ناوەندەکانی خوێندن ئەو هاوسەنجەی پارێزتووە بە زیادەوە جا دەگەڕێتە ئەوەی تا چەند پەیڕەو دەکرێت چەند گرنگجی پێدەدرێتن و چەند خێزانەکان هاوکار دەبن لەگەر ئێمەدا لەبەرەوەی پەروەردەکردنی تاکەک کاتێکی زۆری دەوێت هەموو زانایان و بیرمەندەکان بیریان لەوە کردەوە وەکو دەتوانین باخچێکی وەسف بکەین وەکو دارێک ئەمە چەند لەگەری بە سەبر بین وەکو باخچەیەک وەکو چەند لەگەری بە سەبر بن چەند هەوڵی زیاتری لەگەر بدەین چەند پێداویستەکانی بۆ دابی بکەین کاتی هەر لە بەپێی هەر وەرزەکاندا ئێمە خەریکی بین و بۆ ئەوی بەرهەمێکی باشتمان هەبی بۆیە دەبێت ئەو ڕوحیەتە لە لای خێزانەکان دروست بی زیاتر پەرە بە منداڵەکانیان بدەن لەبەرەوەی پەروەردەکردنی منداڵ زۆر لەوە زیاتری پێویستە لە ڕێگای ئەوەی خێزانەکان گرنگجی پێ بدەن و ببتە بەشێک لە پاراستنی زمانی دایک. سلام علیکم. سلام ورحمة الله وبركاته بخيرات. بەزام لە قسەکانت چەندێک زمانی کوردی بەکاردێنی. سەرەتا بەخێراتنی کەنالی پەیام دەکەم بۆ کۆلیژی پەروەردەی بنەڕەتی و سەبارەت بە زمانی کوردی و زمانی داکا زمانی فەرمیە پێویستە زیاتر پەرەی پێ بدرێتن و نمونە زۆر شەریکەکان زمانی دووەم دەکەنە مەرج بۆ ڕەخساندنی هەلیکار و پێویستە زمانی کوردی زیاتر پەرەی پێ بدرێت و پشتگوێ نەخرێت. لە ڕابردوودا چێ گرنگی بە زمانی کوردی دایە؟ مەجەرسۆن زمانی کوردی ئەلفوبێی کوردی دانایەوە گرنگی پێدایە و پێویستە ئەمە زیاتر بیناسین و کەوا سەرکردە بیانیەکان ئەو زمانیان ناسیۆ و دەبێ ئێمەش پشتگوێ نەخێن و زیاتر گرنگی بەو زمانە بدەین. لە قسەکردنت چەندێک زمانی کوردی بەکاردێنی؟ والله وەکو هەر سەتاسەتی زمانی کوردیە هەر خۆشم کە قسمی کوردیمە بە پێویستی دەزانم کە ئێمە وەکو کورد شانازی بە زمانی خۆمانەوە بکەین. زۆر باشە کە لە بەشی کوردی پێم برێ گرنگجی زمان بۆ نەتەوە چییە؟ والله زمان ڕەمزە زمان ڕەمز و هێمایە یعنی بەڕاستی شانازیە هەموو نەتەوەیە وەکو هەموو نەتەوەیە کە خاوەن زمانی خۆیەتی پێویستە شانازی بە زمانی خۆیەوە بکات. زۆر باشە چۆن بتوانین زمانی خۆمان زمانی کوردی بەهێزتر بکەین؟ والله ئەیدی بەدایەنان و بەڕاستی لێرەدا گەنج یعنی ڕۆڵ دەبینێت لەناو کۆمەلگای لە هەموو کۆمەلگایەک گەنج ڕۆڵ دەبینێت بۆ پەرەپێدان زمان و کولتور و چەندە گرینگە بۆ نمونە کە تۆ فێری زمانێکی دیکە دەبی بەڵام لەسەر حیسابی زمانی دایک نەبیتن. ڕاستە زمان گرنگە تۆ چەند هەر لە کۆردانی خۆشمان دەڵێت چەند زمان بزانیت ئەو نەکەسیت بەڵام ئەوە نابێتە ڕێگرلەوەی کە تو زمانی خۆت ئیهمال کەیت وەرە داهێنانێک بکە وەرە شتێکی نوێگەری دروست بکە لە نیشتیمانی خۆت بە قەڵبێکی بێگانە دروستیکە بەڵام لە وڵاتی خۆت دروستیکە زۆر پیاوانەترە زۆر شتێکی ینی خوێندنگایانەی ئەو پەیمانگایانەی ئەو زانکۆیانەی کە خوێندنیان بە زمانی دووەمە کاریگەری لەسەر کۆمەلگا دەبی بۆ نۆ لە داهاتوو کە دەرچووی زمانێکی ینی دەرچووی زانکۆیە کە بە زمانی دووەم خوێندوێتی وە دەکا کە زمانی کوردی لە نێو کۆمەلگا کاڵتر بێتەوە. ئێمە وڵی وەکو ڕۆژانە خۆمان دەیان بینێ ئەو دام دەستگایانێک پەروەردەیانەی کە بە زمانی بێگانە زیاتر زمانی ئینگلیزی کە خۆمان دەبینن ڕاست ئینگلیزی زمانێکی عالەمیە و زۆریش پێویستە بەڵام بەڕاستی کارگەرێک زۆر خراپی دەبێت لە ناو کۆمەلگا چونکە ئێمە وەکو ڕۆڵەیە کۆمەلگای پێویستە یەکەم زمان کە پەرەی پێ بدەین لە لامان گرنگ بی زمانی خۆمان بێ زمانی داگ وەکو هەموو نەتەوەیەکی تر تۆ دەڕۆیتە ناو هەر بازنەی کولتورێکی تر تەماشا دەکەی ئەوانی کە لەوێ دەرژن هەر بۆ زمانی خۆیان کە قسە دەکەن گرنگی بۆ زمانی خۆیان دەی بۆ ئەی مەشتیمان لەوان زیاترە وایەنە ناسنامەی میلەتەکەیە ئاسایشی میلەتەکەیە چەند زمان پێش بکەوێ ئەو نەمیلەتیش پێشەکەوێت چکە پێشکەوتنی میلەت بەستراوە بە پێشکەوتنی زمانەوە زمانی ژێمە چۆن پێشێخین پێشکەوتنی زمان ئەمە نییە بێنین وشەی عەرەبی تێکەڵ بە زمانمان کەین وشەی بێگانە وشەی بیانی ئینگلیزی ئەمانەی کە ئێستا زۆر باوە لە ڕێگەی قوتابخانە ئەهلیەکانەوە با بڵێن قوتابخانە تایبەتەکانەوە کە هەمیشە هەوڵی ئەوەیانە زمانی ئینگلیزی کە زمانی دووەمە فێری مناڵەکانمان بکەن بەمەش مناڵەکە زەرری
خەڵەرێکی زۆر گەورەی پێگا زیانێکی گەورەی پێگا بۆ چونکە زمانی دایکی لەبیرەچێتەوە کە زمانی دایکی لەبیرت چووە وردە زمانە ئینگلیزیەکە شوێن بە زمانە کوردیەکە لەقەکە ئێستاژەی بینین ئەم دیاردەیە زۆرە بینین کە مناڵەکانمان چەند حەز و ئارەزویان لە زمانی بێگانەیە بە تایبەتی ئینگلیزی هیچ ئینتیمایان بۆ زمانی کوردی نییە هۆکارەکان زۆرن یەکەم هۆکار پێشکەوتنە کە ئێستا ئێمە بە پێشکەوتنی ناوەنی حتمما ئێمەش دنیا هەمووی لە پێشکەوتنایە ڕێڕەوی پێشکەوتن ناوەستێ بۆیە خەڵک بە پێشکەوتنی ئەزانێ خۆی ڕاستە پێشکەوتنە چەند زمان بزانی ئەوە کەسایەتیت بەڵام نەک لەسەر حسابی زمانی دایک لەسەر مەسلحەتی زمانی دایک یعنی با بڵێن بەرژەوەندی زمانی دایکە کە پێشێل بکرێ لە پێناوی زمانێکی بێگانەیە ئەمە یەکێ لە هۆکارەکان هۆکارێکی تر کە بڵێن ئەو هۆکاری یەکەم ناتوانین ڕایگرین بۆ چونکە لە ڕێگەی تەکنەلۆجیاوە پێشکەوتن لە ڕێگەی تەکنەلۆجیا و شەی نوێتە ناو زمانەکەەوە زاراوی نوێتە ناو زمانەکەەوە تۆ پێویستی پێێتی بۆ چکە زمان چیە زمان پێویستی ڕۆژانە تۆ بەکارێنی بۆ نمونە من لە جێگەی ئایپات چی بڵم لە جێگەی تابلێت چی بڵم لە جێگەی ئێرپۆت کە ئیکرێتە گوێوە دەنگ بەرزەکات دەنگ ئەگەیەنێ بە گوێ چی بڵم ئەمە مەفروزە لە بری ئەم وشانە وشەی کوردی بێنن بخرێتە ناو فەرهەنگەکەمانەوە تاوەکو بڵاو بێتەوە مناڵان بەکاری بێنن ئەو کاتە زمانەکە بە پاراوێ مێنێتەوە ئەمەیەکێ لە هۆکارەکان هۆکارێکی کە چاولێکەریە ئێستا من مناڵەکەم لە قوتابخانەیەکی ئینگلیزیە دامناوە بەویستی مناڵەکە بێ لەبەر هەر هۆکارێ بێ بردوومە ڕەنگە دراوسەکەم چاو لە من کا بڵێ ئەو مناڵەکەی بۆ لە مەکتەبی ئینگلیزیە بۆ من نەیبم وانە ڕەنگە هاوڕێیەکەم لە قوتابخانە لە کۆلێژ بڵێ ئەو مناڵەکەی لە قوتابخانەیەکی ئینگلیزیە من بۆ نەیبم ئەمە هۆکارێکی کەش ئەوەیە کە خەڵکەکە ئەگەر بە ئینگلیزی بدوێ وشەی ئینگلیزی بخاتە ناو قسەکردن و ئاخاوتنیەوە بە پێشکەوتنی زانێت کە ئەمە هەڵەیە بە هیچ شێوەیەکوانیە ئێستا هەندێک لە زمانەکان لە جیهان لە ناوچوون ئێمە چۆن وا بکەین کە زمانمان زمانی دایک زمانی کوردی لە ناو نەچێت بڵێ طبعاً زمانەکان زۆری لە ناو چوون کە پێیان وترێ زمانە مردووەکان ئەو زمانی مردووش چیە ئەو زمانەیە کە لە قسەکردنا بەکارنایە ڕەنگە لە نووسینا بەکار بێ کەم ئەویش ئەگەر بۆ زین و کردنەوەی دقێک بێ چۆن زمان بپارێزین وکو ئەوانی کە باسم کرد ڕێ لەو بەکارهێنانە زۆرە بێشمارانە بگرین کەێتە ناو زمانەوە چونکە زمان کە ئەمە گەشە نیە ئەمە گۆڕانە گۆڕان شرد نییە هەر لایەنە باشەکەی بێ لایەنە خراپەکەی ئەوەیە کە ئاسایشی زمانەکە تێکەیە ئاسایش چۆن با بڵێن ئێمە میلەت خەڵک تاک پێویستی بە ئاسایشە زمانیش پێویستی بە ئاسایشە گەرە و ئاسایشی زمانە نەپارێزی زمانەکە لە ناوەچێ زائیدەن ئینتیما ئێستا بەداخەوە ئینتیما بۆ کوردایەتی بۆ زمانی کوردی زۆر کەم بۆتەوە گەر هەوڵ بدرێ لە ڕێگەی قوتابخانەکانەوە هەر لە باخچەی ساوایانەوە دەست پێ بکرێ هەتا ئاگاتە قوتابخانەکان زائیدەن خێزان دایک و باوک دایک و باوکیش ئەبێ ڕۆڵی هەبێ لە کاتی پەروەردەکردنی مناڵەکەیە بەرەو ئاڕاستەیەکی نەبا کە حەزی لە شتی بیانی بێ لە وشەی بیانی بێ لە زمانی بیانی بێ بۆ ئەوەی ئەم گۆڕانە ڕوونەیە لەسەر حسابی زمانی کوردی زمانی کوردیەکە بەرەو لە ناوچوون و لاواز بوون بچێت وەکو کە لە کاتی ئێستایی بینین زمان نەتەوەش زمانە مردنی زمان مردنی نەتەوەیە واتە هەردووچیان دوو ڕوو یەک دراون زمان شوناس و ناسنامەی نەتەوەکانە هەموو نەتەوەکان شانازی بە زمانی خۆیانەوە دەکەن لەبەرەوەی بەشەکە لە کەلتوریان بەشەکە لە ژیانیان تێگەیشتنیان لە ڕێگای زمانی دایکەوە چۆن وا بکەین زمانی کوردی زمانی دایک کاڵ نەبێتەوە پێویستە هەموو تاکەچی کۆمەڵگا دامەزراوەکان دەستگاکان هەموو لایەکان پێویستە لە خزمەتی زمانی کوردی بن چەندێک ڕاگەاندن دەوری هەیە ڕۆڵی هەیە بۆ ئەوەی زمانی کوردی لاواز نەبیتن ڕاگەاندن داینەمۆی بەهێزکردنی زمانە و ڕاگەاندن و پەروەردە هەردووچیان هاوتەریب بێکەوە پێویستە لە خزمەتی زمان بن بۆ ئەوەی ئەو ناسنامەیە کە باسمان کرد بە زیندویەتی بمێنیتەوە مامۆستا چەندە قوتابخانە ئاهلیەکان ئەوانەی کە زمانی بە زمانی دووەم خوێندن تێیدا سەرەکیە کاریگەری دەبی لەسەر ڕۆڵی لاوازبوونی زمانی دایک بەدڵنیایەوە
قوتابخانە نێودەوڵەتیەکان ئەگەر بێت و باغ بە زمانی کوردی نەدەن پرۆگرامەکانی زمانی کوردی گرنگی پێ نەدەن ئەو مەترسیەی دروست دەکات کە هەمومان چاوەڕوانین ئەوەیە کە بەرەو پوکانەوە و لە ناوچوونی زمانە پێویستە ناوەندەکانی خوێندن بە تایبەتی نێودەوڵەتیەکان لە هاوتەریب لەگەڵ باغدان بە زمانی ئینگلیزی زمانی کوردیش گرنگی پێ بدەن. زۆر باشە دەبینی پەیمانگا هەیە بۆ فێربوونی زمانی دووەم عربی بە ئینگلیزی هەر زمانێکی دیکەبی چەندێک پێویستە پەیمانگایە شەبی بۆ ئەوەی ئێمە ڕۆڵەی داهاتوو فێری زمانی کوردی شپەتی ڕەوان بێتن ببوورە وڵا تەرکیزم لە زۆر باشە چەندێک ئێستا دەبینین کە پەیمانگا هەیە بۆ فێربوونی زمانی دیکە لەگەڵ ئەوەدا چەندێک پێویستە گرنگە سنتەری زمانی کوردی شەبی بۆ ئەو بیانیانەی کە ڕوو دەکەنێرە لە هەموو وڵاتان هەر هاوڵاتێک کە بیانی دەستە وڵاتەچی پێویستە بۆ ماوەی 1 ساڵ زمانی دایکی ئەو ملەتەی فێربی. بەڵای زان و خۆشەویستان ئەوی بینیتان و بیستان گفتوگۆیەکمان کرد لەسەر زمانی کوردی و گرنگجیدان بە زمانی کوردی بێگومان هەموو نەتەوەیەک بۆ ئەوەی پارێزگاری لە شوناسی خۆی بکات دەبێت پارێزگاری لە زمانی خۆی بکات بەڵام ئەمڕۆ بەداخەوە دەبینین ڕۆژانە لەگەڵ پێشکەوتندا کەمتر زمانی کوردی خەڵک بەکاری دێنێ بەشێک لە خەڵکی کە فێری زمانی دووەم بووە بۆ ئەوەی شانازی پێوە بکات بۆ خۆی نمایش بکە زمانەکەی دیکە تێکەڵ بە زمانی دایک دەکات و بەشێکی دیکەیان منداڵەکانی خۆیان دەنێرن بۆ ئەو خوێندنگایانەی ئەو زانکۆیانەی کە بە زمانی دووەم خوێندن تێدا سەرەکیە بۆیە پێویستە حکوومەتی هەرێمی کوردستان بەرنامەی چاکتر و ڕێکتر دابنێ بۆ ئەوی پارێزگاری لە زمانی کوردی بکرێ هەڵبەتە زمانی کوردی ئێستا زمانی فەرمیە لە عێراقداوە شەرعیشە کە خوای گەورە ئەو زمانی بە ئێمەدا بۆ ئێمە دەبێت شانازی بە زمانی خۆمانەوە بکەین نەوەک شەرمی پێوە بکەین بەداخەوە دەبینین بەشێک لە مۆڵەکان بەشێک لە بازارەکان ناونیشانەکانیان بە زمانی بیانیە بۆیە دەبێ هەمووی بکرێتە زمانی کوردی و پارێزگاریش لەو زمانە بکەین و شانازیش پێ بکەین چونکە ئەم زمانە لە ڕابردوودا زۆر قوربانی لە پێناوی درایە شەهید لە پێناوی درایە و ئێستاش پێویستە ئێمە پارێزگاری لەو زمانە بکەین تا پرۆگرامی شتیکەمتان بەخوای گەورە دەست پێرمە شاد و کامران بن خواتان لەگەڵ